سڵاو قوتابیانی خۆشەویست ئەمڕۆ لە کۆمەلگای بارزی ناحکومی هەڵدەستین بە ئەنجامدانی چالاکیەک ئەوش بریتێ لە قوددانەوەی زمان پێویستە هەموو وەرزشوانێک و هەموو ڕاهێنەرێک و هەم بەگشتی هەموو خەڵک و کۆمەلگا وشار بنەوە لەم بابەتەوە بە گرنگی وەری بگرن. قوددانەوەی زمان بریتێ لە گرژبوونی ماسوولەکانی زمان و چوونە ژوورەوە بۆ دواوە گرتنی بۆڕی هەناسە. کاتێک بۆڕی هەناسەی گرت ئەو کەسە هەناسەی قەتع دەبێ دەکەوێتە سەر ئەرز و هەڵبەز و دابەز دەکا لەوانەیە کۆمەڵە کەس نەزانی مەسەلە چییە ئەم بابەتە چیە ئەو کەسە بۆ وا دەکە بەڵام من هۆکارت پێ دەڵێم نیشانەکانت پێ دەڵێم چارەسەریشت پێ دەڵێم زۆر بە ئاسانی. یەکەم هۆکارەکان چییە؟ یەکەم هۆکار بریتە لە تێکچوونی سووری خوێنی ئەو کەسە و لێدانی دڵ ناڕێک دەبێ ئەمە یەک. دوو بەرکەوتنی تەنێک بەسەر چۆن واتە هێزێکی دەرەشی جا دەست بێ قاس بێ یان کەسێک خلیس بکە و پشتی سەری بەعرزکەوێ وەکۆی کە لە یاریگاکان دەیبینی یاریزانە چۆن بەرز دەکەون هێزێکی دەرەکی بەچێنە دەکەوی بە پشتی سەریان دەکەوی بەردەبنەوە زمان دەستەوە ژوورێ بۆڕی هەناسە دەگرێت. هۆکاری سێم هاتنە خوارەوەی ڕێژەی شەکر. کاتێک ڕێژە شەکر ئینسان دێتە خوارێ چی دەدێ بە هەمان شێوە ماسوولەکانی گرژ دەبێ بۆڕی هەناسە دەگرێت. جگە لەوە دوایین هۆکار بریتە لە چ کەسێک زۆر شەکەت بی 2 سەعات ڕادەکات یاری تۆ پێ دەکات بە چێ بە ناتەندروستی بە نازانستی دێکا بێ ئەو جێبداتەوەی کە ماسوولکە شەکەت بووە لە پرێک وی لێ دێ جا ناخۆشەکە لەوەی ئەگەر کەسێک وای لێ بێ و کەسی دێ نەبێت لە دەوروبەری ڕزگاریکە یانیش کەسی بەرامبەر نەزانانی چۆن ڕزگاریکە ئەوە زۆر کێشەیە دەبێت زۆر بە جددی و بابەتەوە گرن. نیشانەکانی چێمە کوب بزانین کەسێک بەر بووە بزانین ئەوە زمانی گرژ بووە و بۆڕی هەناسە گیراوە. یەکەم ئەگەر حالتە شوات دیت یەکەم چی دێ دەبینی کەسەکە دەست بۆ قورجی دەبا دەست بۆ زژی دەبا ئەوە یەک. دوو شین هەڵدەگەڕێ شین و مۆر هەڵدەگەڕێ دەزانی ئەوە چیلاتێ و بە چاوی خۆت ئەگەر دیتت کەسێک تەنێکی بەرسەرچی کەوت دەزانی ئەو مەسەلەکە چێ دەزانی قوددانەوەی زمانە یانیش چی یان خلیسکە یانیش ئەگەر دیتی کەسێک زۆر شەکەت بووە یاریەکە یاری دەکا لە پرێک بەردەبتەوە دەزانی ئەوە شەکەت بووم یەکسەر تووشی و حالەتە بووە باشە. ئەوە بەگشتی نیشانەکانن یان نیشانێک ترمانەیە هەموو ئینسانێک کاتێک هەناسەت دا سینگی بەرز دەبێ و دەستەوە جێ خۆی یان چی لێ دەکەی تەمشا سینگی دەکەی بزانی ئایا بەرز و نزم دەبێ یان پشتی دەستت دەکەن لوتی دادنی بزانانی ئایا هەناسەکەی بەردەست دەکەوێت. چارەسەرەکەی چ زۆر ئاسانە بۆ مدەی 10 چرکە بۆ 15 چرکە دەبێت چارەسەری بکەیت چارەسەری نەکەی لە هۆش خۆی دەچی ئەو کات تووشی چ دەبیت بەڕاستی لەوانەیە بەرەو مەرگ بڕوە لەو حالەتە. یەکسەر ئێستا قوتابیەک دەینم دێرە پێتان دەڵێم کو دەکرێت زۆر بە ئاسانی. مستەفا وەرە مستەفا جام پاڵدە حیاتم دەی درێژ بە گریمان ئەو کەسە زمانی گرش بوو بۆڕی هەناسە گیراوە چیەکەی تۆ لەو حالەتە زۆر هەڵبەز و دابەز دەکات دەبێت و زۆر کۆنتترۆلی خۆت بکەیت نەشێوەی نەشلەژەی نەزانی چ بکەیت دەستت نەلەرزی زۆر بە ئاسایی نیچوانی بگرە سەری بۆ شێوازە بەرز دەکەیەوە هەرچەند سەری هیناوە دوات تۆ چی لێ دەکەی زەختی لەکە مێلە بۆ شێوازە ڕایگرە بۆ ماوەی 10 چرکە بۆ 15 چرکە بەخۆی زمانی سەبر خاو دەبێتەوە دێتەوە جێ خۆی کە هاتەوە جێ خۆی بۆ شێوازەوە بۆ شێوازە ڕای دەگری بەس دەبیت چی بکەیت بۆ 50 دەوی وا لێ بکرێت تا بۆڕی هەناسەی بکرێتەوە بتوانێت هەناسە باسانی بدا بەو شێوازە. کاتێک هاتەوە سەر خۆی یەکسەر بەلای ڕاست پاڵی دێخی هەتا ماسوولەکانی بەگشتی هەمووی خاو ببنەوە ئینجا دواتر سەبر هەڵدەستێنیەوە و دەبیت چی بکەی بیبەی بۆ خەستەخانە هەتا وەکو چارەسەری پزیشکی وەربگری و زائیدەن بۆ ماوەکی زۆر باشیش ڕێز وەربگری هەتا دووبارە ماسوولەکانی شەکەت نەبنەوە حالەتە ڕوو بداتەوە باشە. زۆر سپاس لۆ جێگرتتان دەستان خۆش.